الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. آمين. سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ برایانی بەڕێز، داواکارین لە خوای پەروەردگار خوای گەورە تەوفیقمان بدا، هیدایەتمان بدا بۆ کارێک کە خۆی پێی خۆشە. لەم کۆڕەیە پشتیوان بە خوای پەروەردگار باسی سروشتی مرۆڤەکەین یاخود سروشتی ئینسان لە قورئاندا. ئەچینە خزمەت ئەو ئاەتانەی کە قورئانی پیرۆز کە خوای پەروەردگار باسی ئینسانی تیاکە یاخود وەصفی ئینسانی تیاکە بە ئامانجی ئەوەی بە ئومێدی ئەوەی کەوا هەم ئەو سیفەتانەی ئەگەر خراپ بن خۆمانیان لێ بپارێزین و هەم بۆەوەی کەوا ئینسان بناسین تووشی مفاجئە نین و تووشی سەدمە نین لە ناکاوێک شتێکی غەریب بێتە پێشچاومان کە ئینسانمان ناسی سروشتیمان ناسی لە ڕێی قورئانەوە، ئەو کاتە بەلامانەوە شتێکی ئاسایی ئەبێ و مودارات و هەڵکردنمان لەگەڵیا کاراسانی زۆر زۆرمان بۆ ئەکا. وەکو وتراوە ئیبن القەیم ئەفەرمێ ڕیضە الناسی غایەة لا تدرک، ڕازیکردنی خەڵک ئامانجێکە کەس پێی ناگا کە بتەوێت خەڵک لە خۆت ڕازیکەی، ئەو ئامانجێکە کەس پێی ناگا. بەڕام وەڕیضە اللهی، بەڕام ڕازیبوونی خوای پەروەردگاریش غایەة لا تترک، ئامانجێکە ناکرێ پشتگوێ بخرێ. کەواتە ئەفەرمێ فەترک واز دەشتێ بێنە کە ما لا یودرک، کە ناتوانی تۆ پێی بگەی. کەواتە ڕازیبوونی خەڵکو بەدەستهێنانی ڕەزامەندی خەڵک کە ئامانجێکە ناتوانی بیپێکی ئەبێ وازی لێبێنی، بەڵکو وەدرک بڕۆ بەلای شتێکەوە کەوا ما لا یوترک کە تۆ ناتوانی وازی لێبێنی، کە ئەویش ڕازیبوونی خوای پەروەردگارە. هەندێک ئاەت بە خێرایی ئاماژە پێ ئەەکەین، ئەچینە ناو مەوزوعەکەوە. خوای پەروەردگار لە زۆر لە ئاەتەکانە بەڵکو هەندێک وەکو شاهید وەکو ئاماژە پێ ئەەکەین کە سروشتی ئینسان باسەکە. خوای پەروەردگار فەرمێ وئین کەثیرا من الناس عن آیاتنا لغافلون، زۆر کەس لە خەڵکی لە ئاەتەکانی ئێمە بێئاگایە، یعنی زۆرینەی خەڵک ئەوە سروشتێتی لە ئاەتەکانی خوای پەروەردگار لە بەڵگە و نیشانەکانی خوای پەروەردگار بێئاگایە، یاخود زۆر کەس نەزانن، وەکو خوای پەروەردگار لە سوورەی یوسف فەرمێ ولكن أكثر الناس لا يعلمون، یانە فەرمێ ولكن أكثر الناس لا يشكرون، زۆربەی خەڵک ناسوپاسگوزارن. یانە فەرمێ وما أكثر الناس ولو حرصت بمؤمنين، ئەی محەممەد ئەگەر تۆ بتەوێ زۆریش حەریص بی لەسەرەوەی ئەو خەڵکە ئیمان بێنێ، زۆربەی ئەو خەڵکە هەر ئیمان ناهێنێ، یاخود زۆربەی ئەو خەڵکە مختلفن ئاڕائی جیاوازیان هەیە، وەکو خوای گەورە فەرمێ ولو شاء ربك لجعل الناس أمة واحدة، ئەگەر خوای گەورە بیویستایە ئەو خەڵکەی هەموو ئەکرد بە یەک ئومەت، بەڵام ولا یەزالون مختلفین، بەڵام بەردەوام ئەو خەڵکە ڕای جیاوازی هەیە، بۆچوونی جیاوازی هەیە، ئاڕائی جیاوازی هەیە، إلا من رحم ربك، مەگەر خوای پەروەردگار بۆ خۆی ڕەحمیان پێ بکە، ئەوە لە بواری عەقیدە و لە بوارەکانی تریشا خەڵک ئاڕائی جیاوازی هەیە. ولذلك خلقهم، خوای پەروەردگاریش بۆ ئەمە ئەو خەڵک ئەو بوونەوەرەی خەڵق کردووە، ئینسانەکانی خەڵق کردووە بۆی ئاڕائی جیاوازی هەبێ، بۆچوونی جیاوازی هەبێ، بەوەی کە بتوانین لەگەڵ یەکتر هەڵکەین، بۆەوەی کەوا ئیمتیحانمان بکا بە یەکتری، بزانین تا چەند لە تەحەمولی یەکتری ئەکەین و ئەتوانین لەگەڵ یەکتری هەڵکەین. و خەڵکی کەم و خەڵکی نوخبە و خەڵکی دانسقە و خەڵکی بە ئەزمون کەمن، وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە فەرمێ ئینەمە الناس کئیبلی مئە، خەڵکی وەکو وشتر وایە، لێکچواندنێکە لە بینی ئینسان و وشترە کە نزیک نییە لە سەدیان یەکێکیان بتوانێ باربەرێکی باش و چاک بێ، وەکو ئەوەی کەوا سوحبەتی لەگەڵ بکەی، ڕەفاقەتی لەگەڵ بکەی، بتوانی هەڵکەی لەگەڵی، وەکو لە فەرمودەیەکی ترا فەرمێ المؤمنون، ئیماندارانی ڕاستەقینە و چاک و باش، هەیینون لەیینون، خەڵکێکی ئاسانکارن، نەرمونیانن، وەکو وشتروان کەلجەمەل الئەنفی، وشترێک کەلوتی دادا بێ بۆ شەریعەت، لێرەم بەستی پێ ئەوەیە تەشبیهەکە کەلجەمەل الئەنفی یان خود ئانیفی بە ئەوەش هاتووە، بەڵام بە ئەنف صحیحترە، وەکو وشترێک کە لوتی داهێنابێ الذي ئینقیدە ئینقادە، ئەگەر هەر کاتێک تۆ بتەوێ پێشی دەی بەرەو شەریعەت ڕێنمایی بکەی، ئەو ملکەچەکە و مل ئەخەوێنێ و لوت بۆ شەریعەت دادا و ملە جاوکێ ناکە. وإذا أنيخ على الصخرة استناخ، ئەگەر بتەوێ ئەو وشترە لەسەر بەردێکی خدەی، ئەو وشترە
لەسەر ئەو بەردە هیچ ئەدرێ کەواتە ئیمانداری ڕاستەقینە و چاک و هەڵکەوتە گونجاوە و لەبارە و لەگەڵ خەڵک هەڵەکە ئەتوانێت لەگە خەڵکی خراپ هەڵکە لەگە خەڵکی چاک هەڵکە کەواتە ئەمانە ئەبنە خەڵکێکی سەنگین ئەبنە خەڵکێکی مرد ئەبنە خەڵکێکی قیادە ئەبنە خەڵکێکەوە جێی شانازی بن. بەڵام ئێمە باسی سروشتی ئینسانەکەین بە شێوەیەکی گشتی ئەچینە خزبەت هەندێک لە ئاەتەکانی قورئان. خوای پەروەردگار لە قورئانە بۆمان باسەکە کە ئینسان بە سروشتی خۆی جا هەندێک لەو سیفەتانە لەگەڵ کافرێتی و هەندێک لەو سیفەتانە لەگەڵ عمومی بەشەرێتی و هەندێک لەو سیفەتانە لەگەڵ ئیماندارانێتی و هەندێک سەبەب نزولی تایبەتی هەیە. بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی باز ئەەکەین بۆی خۆمان لە خراپەکانی بژارکەین و خۆمان بڕازێنینەوە بە سیفەتە باش و چاکەکان کە قورئان ئاماژەی پێەکە. یەک لەو سیفەتانەیە کە ئینسان هەیەی بۆی ئێمە بیناسین دایم ئینسان ئینکارە نکوڵی ئەکا بە تایبەتی لەو بەخشانەی خوای پەروەردگار کە بەسەریان ڕشتووە لە حورمەت لە ڕێز لە پارە لە جوانی لە سەروات لە خزمایەتی لە نیعمەتێکی زۆر خوای پەروەردگار بەسەر ئینسان لە ڕشتوویەتی هەمیشە پێنەزانە وەکو خوای گەورە فەرمێ إن الإنسان لربه لكنود بەڕاستی ئینسان بەرامبەر بەخوا ناسوپاسگوزارە ئینکاریکەرە نکوڵی ئەکا وإنه على ذلك لشهيد بۆ ئەمەش خۆی شاهیدە خۆی شاهیدی ئەم حاڵەیە کەوا ئینسان سوپاسگوزار نییە. اینجا بەرامبەر بەخوا ئینسان سوپاسگوزار نەبێت چاوەڕێی لێمەکە بەرامبەر بە ڕەفیقەکەی و کەسەکەی و باوک و دایکی و دەوروبەرەکەی یاخود کەسێک کە ناسێ سوپاسی بکە. ئەمە بە شێوەیەکی گشتی ئینسان ئەمە سروشتێتی. خاڵی دووەم ئینسان ئەگەر هەستی کرد کەوا دەوڵەمەنە عاقڵە پێگەشتووە بێنیازە بێ. ئەمەژی شێکە لە سروشتەکانی ئینسان وەکو خوای گەورە فەرمێ کەلا إن الإنسان ليطغى لە کاتێکە خوای پەروەردگار لە قەترە ئاوێک دروستی کردووە لە کاتێک لە نەبوو هێناوێت تێبوون لەم یەکون شەیئا مەذکوورە هەربوونی نەبوو دوای بە نوطفە دوای بە قۆناغەکانی ترە دوای بە مناڵی کە ئەمە باسێکی دوور و درێژ و بە تەفسیلە ئەگەر ئێمە قسەی لەسەرکەین. بەڵام ئامانجمان ئەوەیە کە ئەم ئینسانە پێگەی و کەوتە سەر پێی خۆی و خۆی بینی عەقڵێکی هەیە خۆی بینی جوانێکی هەیە خۆی بینی کەسێکی هەیە قووەتی هەیە هێزی هەیە ئەو کاتە إن الإنسان ليطغى ئەو کاتی ئینسان یاخی ئەبێ ئەن ڕەئاه استەغنا لە کاتێکا کە خۆی بەبێ پێویست ئەبینێ. خاڵێکی تر ئینسان هەر بە سروشت زۆر شەکەتە دائیم ماندووە بە شێوەیەکی گشتی. ئەمە ئینسان بە شێوەیەک چ مسلمان و چ خەڵکی غەیرە مسلمان شەکەت و ماندووە. ئەگەر تەماشا بکەی هەر کەس لە خۆی پرسیار بکە بزانە کەی ئیسراحەتی کردووە. ئەو کاتانەی کە دانی چێ لە هەموو کات ماندووترە بیر ئەکاتەوە فکری بۆ هەزارشتە ڕوە. ئەو سروشتی ئینسانە وەکو خوای گەورە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسان فی کەبەد ئێمە ئینسانمان دروست کردووە لە ناڕەحەتی و لە شەکەتی. ئاوامان دروست کردووە دایم ناڕەحەتە دایم شەکەتە. خاڵێکی تر سروشتی ئینسان وایە ئەگەر خۆی بینی دەوڵەمەندە و کەسێکی بە دەورەوەیە و پارەدارە و بێ پێویستە ئەو وا هەستەکە خوای پەروەردگار ڕێزی لێگرتووە. و ئەگەر خۆشی بینی فەقیرە و هەژارە و خەڵک پێویستیان بە ئەم نییە کەسێکی دامە و هەژار و پارەی نییە تا یارمەتی خەڵک بدا کەسایەتێکی وای بۆ لەناو خەڵکە بۆ دروست نەبووە تاکو بەدەم خەڵکەوە بچێ خەڵک ئیشیان پێی بکەوێ و ئەزانێ خوای پەروەردگار ئیهانەی کردووە کە خوای پەروەردگار ڕەدی ئەماکاتەوە. قیاس لای خوای پەروەردگار ئەمە نییە. خوای گەورە تەماشای دڵەکانەکە تا چەند ئەو دڵە بۆ خوای گەورە سڵحاوە تا چەند ئەو دڵە بۆ خوای پەروەردگار یەکلا بۆتەوە تا چەند ئەو دڵە بۆ شەریعەتی خوا ملکەچە. خوا تەماشای ئەوە ناکە لە دنیای ئەمە هێزی زۆرە پاری زۆرە ماڵی زۆرە. وەکو ئەو خوای پەروەردگار ئەفەرمێ فأما الإنسان إذا ما ابتلاه ربه فأكرمه ونعمه فيقول ربي أكرمن. ئەگەر خوای گەورە نیعمەتی ڕژاندە سەریا ئیتر نیعمەت بە هەموو جۆرەکانیەوە ئەو کاتە و ئینساناڵێ ئەمە سروشتێتی خوای پەروەردگار ڕێزی لە من گرتووە. بەڵام خوای پەروەردگار لەسەر وەزنی خۆی بە بەرامبەر بە مقابل ئەیهێنێتەوە وأما إذا ما ابتلاه أما أجر توشي تاقي كرنونا راحتي ما كر بديوي كترا فقدر عليه رزقه رزق مان وكنايا وتنگ مان كردو صغلط مان كر فريانا أكود أو معيشتي رجاني بشينا أكر
ئەکەوێتە بۆڵە بۆڵ و ئەم تەسەورەی بۆ دروستە بێ ئەم بۆچوونەی بۆ دروستە بێ ئەڵێ خوای پەروەردگار ئەهانن اینجا ئەکرەمەن لە بەرامبەر ئەهانن هێناوێتی ئەوەی تریان وا ئەزانێ دەوڵەمەند بوون و پارەت بوون و شخصیات و کەسایەتی و عیلم و زانست إلى آخری هەموو نیعمەتەکان ڕێز و حرمەتە بۆ ئەو لە بەرامبەریشیان نەبوونی و هەژاری و تاقیکردنەوەی جۆری دووەمیان وا ئەزانی ئیهانەیە کە هیچیان وانە هەردووکیان تاقیکردنەوەیە ئەگەر ئینسان خوای گەورە نیعمەتی ڕژان بەسەریا شکری خوای پەروەردگاری کرد ئەوە دەرچوە لە تاقیکردنەوەکە ئەگەر خوای گەورە بە دیوێکی ترا تاقی کردەوە پارەی نەبوو هەژار کەوت سەبری گرت دیسان ئەوە لەو تاقیکردنەوەی دەرچووە و لای خوای پەروەردگار زۆر بەڕێز و زۆر بە حورمەتە بە پێچەوانەشەوە هەر کەسێک کە خۆی بێپێویست بینی و بەرامبەر بە خوای پەروەردگار خۆی بێنیاز گرت بە هەر جۆرێک لە جۆرەکان چ لە حاڵەتی لە حاڵەتیەوەی کە خوای گەورە نیعمەتی ڕژانەوە بەسەرا چ لە حاڵەتیەوەی کە خوای پەروەردگار تاقی کاتەوە بە بەڵاو بە نەخۆشی و بە نەهامەتی لە هەر کامێکیانە تەسەور و بۆچوونی خراپی بەرامبەر بە خوای پەروەردگار دروست بوو ئەوە لەو ئیمتیحانە ساقط بوو و ناجح نەبووە ئیتر ئەویش بەڕێژە